اما امن مطمئن لمالي خۆمان دانیش بن سعات 11 و تقریبا 10 دقه لە ناکاو دەنجی ساروخەشی گەورە هات ئەو جامشت و ئەوەی ماڵی هەموو هاتە خوارمیش هاتم کە هاتمە ئێرە دوودی لێدا لەو ماڵی بەرامبەرمان ماڵێکی عائلەی تێدایە زۆریان کوژرانەوە تێ بگەم سەحەب خاوەن ماڵەکە شەهید بوو ژن و بچووکەوێ هەموو شەهید بوون ئیدی تقریبا 6 ساروخی لێدا لەگەر درۆن و ساروخۆ لەو منتیقەیمان من دەزانم ئەوەندەم دیت. من ئەو شۆک هەندێک عائلە لێرە نەعارە من تەلەفۆنیان بۆ بگوتیان بەس دکتۆر بمانگاتێ ژنمان بریندارە بە جانی جامەکە لەو گوندە بخۆی خانەکان هەموو ئەوەنە ینی خەرێک عائلە و ئەوەیە و هیچ میشکلەکمان نییە الحەمدولillah هیچ حتا مرکزی شرطاش لێرە نییە نە مرکزی پۆلیسیش لەو مەلاومەرە نییە.